بە سەدان ئارەزومەندی یادکردنەوەی کرامپۆس و بە هەزاران کەس کە لە شارە جیاوازەکانی نەمسا و چیکەوە چوو بوون لە مەیدانی بازاڕی هۆلابرۆن لە نەمسا بۆ بەشداریکردن لە بۆنەیەکی تایبەت بە کریسمس کۆبوونەوە. ساڵانە فستیڤاڵی کرامپۆس لە ئەوروپا بەڕێوە دەچێت و ئەکتەرانی کرامپۆسە و کەسانن کە بە شێوەیەکی جیاواز خۆیان دەگۆڕن و جلی دروستکراو لە پێستی ئاژەڵ لەبەردەکەن و ماسکی دارین بەکاردەهێنن. ئەوان بە دەموچاوێکی ترسناک خۆیان پیشان دەدەن. ئەمە ئەزموونێکی زۆر خۆشە. لە هەمان کاتدا کللتورێکی زۆر جوانە. ئێمە دڵخۆشین بەوەی خەڵک خۆشی لەم فستیڤاڵە وەردەگرن. هەستێکی خۆشیشە کاتێک چەپڵەمان بۆ لێ دەدەن. کرامپۆس جۆرێکە لە کەلەپوری ناوەڕاستی ئەوروپا بە هاوڕێ شەیتانیەکەی سانتا کلۆز دادەنرێت کە سزای منداڵانی هاروهاج دەدات. بە پێچەوانەی سانتا کلۆز کە شەوی کریسمس دیاری بەسەر منداڵاندا بەش دەکات. مێژووی ئەم بۆنەیەش بۆ سەدان ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەمە شتێکی زۆر جوانە. کاتێک دەبینی خەڵک چێژ لەم کللتورە وەردەگرن. من حەز دەکەم خەڵک دڵخۆش بکەم و ببینم کاردانەوەیان چۆنە. بەم شێوەیەش خراپ نەبوو کە بیرمان لێ دەکردەوە. لە نمایشەکەی باشووری شاری ڤیلاچی نەمسادا 50,000 کەس ئامادە بوون. بەڵام ئەکتەرەکان ئەنجامدانی نمایشەکەیان لە مەیدانی بازاڕی هۆلابرۆن پێپەسەندترە بەهۆی ئەوەی دەتوانن بە شێوەیەکی باشتر و ئاسانتر کارەکانیان ئەنجام بدەن و لەگەڵ خەڵک تێکەڵ بن. هاوکات لە ڕووی ئاسایشیشەوە گونجاوترە.